سڵاوتان لێبێت ئەوەی کە پێش دووسەرکە دیلیتان بەداخەوە 13 ددانی هەڵکێشرانی مناڵێکی 11 ساڵانە پێچێک لەو ماڵانی کە داون سیندرۆمی هەیە بەداخە لەوەی کە لە مناڵیەوە بە ئاگابوون لە گەمودانی باش نەبووە ئەگەرچی لەو پێش کاری بۆ کراوە پزیشکی کاری بۆ کردو بەڵام بەو شێوە نەبوو کە پێویستەکان بکرێت ناچار بوون لەژێر بێهۆشکاری گشتیە بۆ ڕزگارکردنی لە ئازار لەوەی کە ناتوانێت لام بخوات پاشێک کە دانەکانەوە پاکردەوە ناچار بووین 13 دانیشتنی بۆ هەڵکێشی و 5 دانی هەمیشەویشتی بۆ پڕ بکەینەوە. کام لە هەموو دایکان و باوکانەوەیە ئەو مناڵانەی کە ئەو دایک و باوکانی کە مناڵیان هەیە ئۆتیزم داون سیندرۆم لەگەڵ شرەندەماتە لە 1 ساڵیەوە بۆمان بێنن بۆی کە فێرتان بکەین نمودانیان کۆنتڕۆڵ بکەن بۆی کە تووشی ئەوە نەبن لە کۆتاییە بەم شێوەیە دانەکانیان هەڵکێشی. تکاتان لێکەوانی کە مناڵەکانتان هیچ نەخۆشیێکی نەبەمان بێنن بۆی کە کاریان بۆ بکەین. هەموو مناڵانی کە خاوەن پێداویستی تایبەتن تەمایەکەشیان چەند چوک بێکرێت لەژێر بێهۆشکاری گشتی کاریان بۆ بکەین و دانەکانیان بۆ پڕکەینەوە بۆی کە تووشی هەڵکێشان نەبن لە کۆتاییە. پاراستنەکان ئاسانە، ڕۆژانە 2000 دانیشتنە، جارێک پەتکردنە و هەروەها پێمەدانی شیرینیە لە ساردی و نقڵ و شەکری کڵۆ و بەشمژار. ڕێزی فەرموویتەوە ساڵح جار لە نەخۆشخانەی ئاسوودە لە شاری سلێمانی. سوپاس بۆ خوا کە ئێستاوە کارەخوازەکەمە خەبەر بێتەوە، ستافی هۆشکاری خەریکن خەبەرێکەنەوە. سوپاس بۆ تیمی نەخۆشخانەی ئاسوودە و سوپاس بۆ تیمی یارمەتیدەرانی داخلین کەمپوور هەر شاد.